سەبارەت بە ئەو پرسەی کە باسمان لێوە کرد ئاڵۆزیەکان یاخود یەکگرتنەوەی ناوچە کوردیەکان و هەسەدە لەگەڵ حکوومەتی سووریادا و هەروەها هەندێک پرۆژەی وزەمان باس کرد لێرە بۆم ڕوونکردنەوە. پێم خۆشە ڕای ئابووریناسێک لەسەر ئەم بابەتە وەربگرین کە ئەویش بەڕێز خورشید ئالیکا ئابووریناز لە ئەڵمانیاوە لەگەڵمان دەبێت. بازە کاریگەری ئابوووریەکانی ڕێکەوتنی سووریا و هەڵۆشانەوەی هەسەدە دەکەین. کاک خورشید سوپاس بۆم دەرفەتە. بەو پرسیارە دەست پێ دەکەم بابەتی بەڕێوەبردننی کێڵگەکانی نەوت و مەزدەری تاقە و نەوت کە زۆرینە دەکەوێتە سەر ئەو ناوچانەی کە پێشتر لەژێر دەسەڵاتی هەسەدە بوون. کاریگەری ئەم ڕێکەوتنە و هەروە هەڵۆشانەوەی هەسەدە لەسەر بەڕێوەبردننی ئەو ناوچانەی کە دەوڵەمەندن بەنەوت چی دەبێت؟ بەێ ئێستابرێز بەلێ گەلک دی کامپانیە مەزن هاتنە یەک ئەمریکی یەک بریتانی هاتنە ڕۆژاوای کوردستانی وەک ئەمبێژن لەر مێلانێ بە حکوومەتە سووری ڕۆنشت و بەهەبرە ڕێکەفتنێک چێکردن ئەو شرکەتە ئەمریکی ئەو بەشێک ژێر کوردستانە عراقی لە هەرێما کوردستانە عراقیە ژێر بێ ئاتشکێ ئەنرژی ئەڤهان وێ دەست پێ بکە گەلک بیرێ ڕمێلانی هەنە وێ پاقشکە وێ حازر بکە گکاربە نرخێ گکاربە نفتا هەیە بلندتر بکە لەنو ئانا حتى أنا 110,000 برميل نفط روزانة نفط سوري هي بهيفينا أف شركة بريطاني وأمريكي قاربا بلنتر بكن روزانة تداوية صار 10,027 بكن زيدري 150,000 برميل نفطي وبقى تخازن دما بيد حتى صار 10,020 في نفطي بكين 6,000 برميل نفطي وك سوري بري صالة 1990 ده دوي شاغي دقيا 6,000 برميل نفطي يعني أفجي براستي بحوجتي بيشكي كاري دبي أف شركة انرجي خوشك كاري خبكن وكاربن فين تاجي بلند بكن باشا كاك خورشید بوني أو نوتا وكيلغا نوتيانا ل سنورەکانی دەسەڵاتی کوردی کە پێشتر هەسەدە با بڵێن فەرمانڕەوایە و ناوچەی کردووە لە بوونی لە خاکی کوردستاندا کوردستانی ڕۆژاوە وای کردووە کە مووقفی کورد مووقفی مەزلوم کۆبانی و بەرپرسانی ڕۆژاوە بەهێز بێ بەرامبەر بە حکوومەتی سووریا؟ بەێ بڕاستی وەک دەبێ هەسەدێ و ڕێبەبەریا خۆسەر دبەری چەندڕۆکی دە ئەو ڕێکەفتنە ئینتیگراسیۆنێ پێک باش پێک هات ژبەرولۆ هەسەدە نەما و وەک دەبێ ڕێڤەبەریا خۆسەرژی نەما ئەو دەستگەهێ کوردی ئێ هەبوون گشتەبلی دەستگەهێ حکوومەتە سووری بوون ئەو دەریێ سینۆریژی و ئەف نەفتا هەیە بەرێ دەستێ کووردا دەبوون ئانا گشکە دەستێ شامێ گشکە دەستێ شامێ و شامێ واتشتا برێڤەبەری ببێ حتا دەستورێک نە ji سووری چێ ببێ کورد دixwazin di ew destûrê neh de mafê wana hebe ew dahatê ji cê naftê tên ji ew sînorê tên wek sînorên Sêbînê bi sînorê Sêmalka be sînorê Kobanê bi sînorê li deriyê sînorî êl Efrînê hebe yani li Serêkaniyê bi divê ev deriyê sînorî ew dahatê jê bên Kurd dixwazin şirîkê wê bin û nisbak ji wêna jêr hebe wek ana ev şirka naftê a petrolê dibe atişkê in enerjî dibêjin 7 sedî wê bidin hikûmeta Sûrî û 3 sedî wê ji war hebe yani ev tiştîhan jî Kurd jî dixwazin nisbak ji ev dahatê mantıqa Kurdî Rojavayê Kurdistanê ji wa jîr hebe û ev jî bi hacetî demê heta Kurd karibin mafê xwenî destûrî pêk bînin û ew aramiya aborî tenê jî hindike ji mantıqê re bi hacetî aramîk siyasî ne ew aramîk siyasî hîna tune ji ber mafê Kurdî ê destûrî hîna pêk nehatine û em nizanin ev maf wê bidin Kurda ya nadin Kurda ya wê gelkî bor dihere کاک خورشید وەکو ئابووریناسێک وەکو کەسێک کە با بڵێن
خەڵکی ڕۆژاوای کوردستانی چۆنی دەبینی داهاتووی ئابووری سووریا و ڕۆژاوای کوردستان و بەکوێ دەگا و پێ دوایە لە چەند ساڵی داهاتووە ئەم ڕێکەوتن و تێکەڵبوونە لەگەڵ حکوومەتی سووریادا ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دەبژێنێتەوە لە ڕووی ئابووریەوە؟ ڕۆژاوای کوردستان ئابووریە وێژی تەبلی ئابووریە شامێ بووە و تا ئابووری ژێرتنە ئەو کارمەندێ بەرێ جەمرێ بەبەریا خۆسەر کار دەکردن ئەو هەسە دێ ئەساییشێ کوردی ئەفگیش تەبلی گفتنا ئینتگراسیۆنێ تەبلی حکوومەتێ بوونە و ئەو کەسی ئەو داهاتێ بێ و ئەف کەس موچێ خۆ بستینن و ڤیرەنگی و بەس ئیجا gelek Kurd di mantiqê de bikar bûne cê xwe dîtine di gelek dezgeha de wek muhafizê Hesekê Kurd e mudîrê mantiqa Qamişlo Kurd e gelek cên dijî Kurdin fermanderê Hesedê Mezlûm Ebdê jî ew jî bû musteşar de musteşarê serok şerع ji bo rewşa wedعê Kurdî yanî birastî Kurda gelek gav avêtine û divê cê xwe bibînin di hemû dezgehê hikûmeta Sûrî û divê hikûmeta Sûrî wana bike şerîk yanî divê Kurd li hemû derê hebin û li Şamê li Helebê li sefarata de konsulyata de wîzarata de îdarata de divê Kurd diva ciyat hebin heta ana Kurd diva ciyat kêmin û divê ji ber vî hawî ev rêkeftina di nav Hesedê û leyanên Kurdî û hikûmetê divê herb bêhtir pêş de here ku Kurd karibin bêhtir cê xwe di Sûrî neh de bibînin nebes dwarê siyasî di dwarê aborî ev aboriya Rojava divê Kurd şîrîkê wê bin û nisbak wê na wek mesela Kurdistana Iraqê ew nisbak ji naftê jêr heye li gor Iraqa federalî Kurd jî dixwestin Sûriyak federal bû mafê wanî aborî hemû tiştî hebe bes heta ana ev tişt nezelale û nexuyaye em nizanin bê wê ev mafê Kurdî ji ghayrî mafê siyasî ê aborî wê çawa pêk bê wê çiqa wek dibe çiqa sedî ji dahatê Kurdî ê mintiqa Kurdî ê Rojava wê ji Kurdar bimîne ev hîna di giftugoyê de ye di nav leyanên Kurdî û hikûmeta Sûrî. کاتمان نەماوە گینا پێم خۆش بوو گفتوگۆکە درێژەی پێ بدەین سوپاس بۆ بەڕێز کاک خورشید جەلیکا لە ئەڵمانیاوە لەگەڵمان بوو ئابووری ناس سوپاس بۆ ئەو کاتی کە بە ئێمە دبەخشی.